خاڵی پێنجەم کە گرنگەویش بریتە لە بەهێزکردن. هیچ کەسێک نییە سەیری ئەم بەرنامەی بکات من بڵێم مناڵەکەم لاواز نییە، ئیلا لاوازە. ئەو بەرەزاڵە مناڵێکی من هەیە لە بواری ئینگلیزیە لاوازە، کەواتە تەرکیز بکە سەر ئینگلیزی. ئەو بەرەزاڵە کاکتۆر مناڵێکم هەیە لە بواری عەرەبیە زۆر لاوازە، کەواتە لە بواری عەرەبیە چۆن کەلیماتی عەرەبی لەبەر بکات، چۆن عەرەبی جڵفەی باش بێ. ئەو بەرەزاڵە کاکتۆر من مناڵێکم هەیە بەڕاستی بەشێکی هۆکاری خراپبوونی دەسوخەتی ناشرینە، کەواتە بەهێزی کە لە دەسوخەت و لە خۆشنووسی و تەرتیباتە. ئەو بەرەزاڵە کاکتۆر من مناڵێکم هەیە سوبحان الله پخی لێکە سەرەکەی دەسەکاتە گریان، بڵێ هەڵسە دەسەکاتە گریان، ئەڵێ ئەو شتم بۆ بڵێ دەسەکاتە گریان، متمانەی بەخۆی نییە، خۆی بە لاواز دەزان. ئەوە بینێرە بۆ من بە قوربانێ بم، ئەزانم چۆن بۆ چاکەم. خولی گەشەپێدان و خولی پەروەردەکردن و خولی بەقووەتکردن و خولی بەهێزکردن و خولی پێ بەهێزکردنی کەسایەتی و اینجا قسەی پێ دەڵێن و سیمیناری پێ دەکەین و کۆڕی پێ دەکەین و سەردانی شوێن و تەرتیبات. نەخێر بەعەکسەوە ئەو خوشکە بەرەزاڵە دوکتۆر مناڵێکم هەیە بوومە تەپەن بەدەستێەوە یەک مسقاڵ تەماحی نییە. ئەلە پەنجاویەکی هێناوتێتی خوانەی بڕێ دەرەجێکشی زیادە 51 هیچی نییە تەماحی نییە. ئەڵێ بەو بێت 49 بێنە بۆی بکەن بە 50. ئێمە بەڕاستی تو خۆت دیقەت بدە، ئەمە بۆ ژیان زۆر مشکلێ فاشلە بێ، ئەمە دوای ژن بەدەستی بێتە پەن. ئەڵێ دوکتۆر 300,000 معاشێتی 300 فلسیتر پەیدا ناکە، ئەڵێم بڕۆ ئیشێتر بکە، بڕۆ دوکانێ بکە، بڕۆ لەگەڵ کاکەتا ئیش بکە، بڕۆ هاوین ئیش بکە. بابە خەڵکەیە کە ئێستاکێ لەم مەجلیسەیە باسی دەکەین، خەڵکێڵێ کاکتۆر پیاوەکەم مامۆستایە، ئەڵێم ئەڵێ دوکانێ لە بەردەمی ماڵی خۆمان هەیە هی براکەیەتی نەفرێکی هێناوە 300-400 دات مانگانەڵم پیاوەکە خۆ تۆ لە مانگی 5 و 4 و 5 هیچت نییە تا مانگی 9 دەبڕۆ و 4 مانگە با 400 پیاڵە بۆ چیمە؟ ئەمە نەبێت تەماح. ئێڵ وەکتی تریش دیناری گیرفانێ فەتە ڕۆکە، وەکی تریش قەرزاری براکانت. ئەمە زین بەشێکی چییە؟ بەشێکی بێ لاموبالاتیە کە گرنگی بنەدانە بە خۆی، گرنگی نەدانە بە داهاتوو. بەڕاستی ئەمە بە فیزیا و کیمیا باش نابێت، ئەمە بە کۆرس باشە بێت، ئەمە بە چالاکی باشە بێت، ئەمە بۆ باشە بێت کە حەز و خولیا و تموحی بۆ دروستکەی. کاتەوەش خاڵێکی تر کە گرنگ بەڕێزێکی تر ئەو بەڕێزاڵە کاکتۆر من کچێکم هەیە بەڕاستی وەزع شەڕ خەریکی قلێبلیە، نامە و نامەکاری و ئەڵێ نامم پێگرتووە بۆ کوڕێکی نالوتێتی بتخۆم ئێڵێ دوکتۆر من بۆ بە حیاتی بە باوکی موتووە بتخۆم تا ئەم بە کوڕیت خەڵک بڵێ بتخۆم. ئەلێ دوکتۆر جان نامم پێگرتووە ئەسەرەکەم جوابی نردوو بۆ کوڕەکە وتێتی چی کەی بێ لەم زیندانە نەجاتم دەی زیندان یعنی وەرە لە ماڵ باوکم نەجاتم دە لەم زیندانم. ئێمە ئەمە چییە؟ مانەیەم کچە لاوازە، مانەیەم کچە لاوازە، یان دەرونی نائاسوودەیە کێڵە پێویستی بە دکتۆری دەرونی نییە، یان کۆرسێکی پەروەردەی باشی ئەوێت ئەوەنە خۆی بە زەعیف نەزانێ، ئەوەنە بۆڵە نەکات، ئەوەنە بۆ نمونە کاتەمەش گرنگە. ئەم لاوازیە ئەگەر بەڕێزێکەڵێ دکتۆر ئەمە قەیچێکە وازی دەبێت ئاخرەمە دوایی ئەمە خۆی ئەوەنە لاوازە، ئەگەر کوڕێک وازی دەبێنە خۆی کوژێ. ساڵی داهاتوو ناموو نامەکارێکە کە کوڕەکە ئاڕێکی بداتێ و بۆ نمونە ڕەفزی بداتێ کاتەوەی خۆی کاتەژێ سیارەکەیان حەب بخۆ کاتە دەبێت لە ئێستۆ بەهێزیکەی. نەخێر بەعەکسەوە ئەگەر دەرەجە نهێنێ لەوەچە بی لە خۆ کوشتن کاتە کاتەوە بەڵایەکی گەورەیە. من چی بکەم لەوەی کە مناڵەکەی تۆ بۆنە لە فیزیا و کیمیا زەعیفە، بەس لە لایەکی ترەوە لاوازە بەڕاستی دەبێ هاوینان ئەو 3-4 مانگە دایک و باوک مشوری بخۆن زۆر باش و چاک و مەزبوط.